نمایشی تازەترین جۆرەکانی جلوبەرگی کۆلێکشنی قەیوان پلازمۆڵە بە هاوبەشی براندی مرێم و نەحبینیە لە سەرستێجی مۆڵی قەیوان بەڕێوە دەچێت لە زۆر ڕۆوە هاوشێوەی نمایشی جلوبەرگی وڵاتانە. ئەو ئیڤنتەی کە ئەمڕۆ بینی و پێشکەشەکەم بە خەڵک فاشوندەیەکە ڕێکخراوە بۆ دوو براندی ناوخۆیی، هەروەها شان بەشانی ئەوەش پرۆدەکتەکانی قەیوان پلاسمۆڵەوە نمایشی خەڵکە کرێن. مەبەستی ئەم ئیڤنتەی کە ئەم ێوارە ڕێکخراوە بۆ ئەوە بۆ پاڵپشتی ئەو گەنجانە بدەن کە لە هەرێمی کوردستانن، دیزاینەری خۆمان دیزاینەری خۆمان بەروبوومێکی خۆماڵی دروستەکەن. ئەم بەروبوومە بەهۆی قەیوان پلاسمۆڵەوە کە پاڵپشتیان کراوە مارکێتیکیان بۆ کراوە، وای لە هاتووە کە دەرکەوتووە دەرەوەی هەرێمی سنووری هەرێمی کوردستان، دەرکەوتووە دەرەوەی سنووری عێراق، چووتە وڵاتە ئەوروپیەکان، چووتە وڵاتە عەرەبیەکان بە هەردوو براندی خۆیەوە. قەیوان پلازمۆڵ جگە لە دروستکردنی ژینگەی بازاڕکردنێکی مۆدێرن، بەم پرۆژەیە پشتگیری لە دیزاینەرانی ناوخۆیی کرد تا شانبەشانی مارکە جیهانیەکان مارکەی کوردیش لە بازاڕدا ببینرێ. لە قەیوان پلاسمۆڵ ئەوەیە بیشاندانی پرۆدەکتی مۆڵەکەمان لەگەڵ پرۆدەکتە ناوخۆیەکان. قەیوان پلاسمۆڵ بێجگە لەو کۆنسێپتی کە مۆڵە و خەڵک یەشتەکڕێ و سەری شتەکە ئێمە کۆنسێپتێکی ترمان دانایەوە، ئەوەش چییە؟ سەپۆرتی گەنجانی شارەکە کە خاوەن براندن. ئەو بەرهەمانی کە لە وڵاتی خۆمان دروست دەکرێت لە سلێمانیە هەڵساین بە دروستکردنی ئەم بیرۆکەیە کە بە خۆشحاڵی و لە سلێمانیە یەکەم جارە فاشن شۆیەکی بەم ئاستا بەم کوالەتیە بکرێت. نمایشە نوێیەکەی قەیوان پلازمۆڵ سەرنجی بەشداربوانی ڕاکێشە. میوانان خۆشحاڵ بوون بەوەی سلێمانی پێشەنگە. زۆر جوان بوو، زۆرمان لا جوان بە خاستن شتی کوردستانە، مۆدڵەکانمان لە کوردستانەوەیە، دیزاینەرەکەمان کوردیە، زۆر حەزەکەین ئەم شتانە بەردەوام پێشکەش بکرێت و بەرەو پێشەوە بڕۆەوەی کوردستان بۆی شتی جیهانی زیاتر تەتەوڕ پێ بکەین. لە دوای تەشەنەکردنی کۆرۆنا و قەیرانی دارایی، ئەمە یەکەمین چالاکی نمایشی جلوبەرگە و قەیوان پلازمۆڵ لەمڕۆوە دەست پێشخەری خۆی کرد. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.